بخۆتان زان ئێستا ئیشەکە بەعام لە هەموو کوردستان ئیش زۆر کەم بووە هەموو کەس ناتوانێت ئێستا نەوتی بکڕێ لەبەرەوەی ئەو خەڵکە نازان نەبژێوی ژیانی خۆی دابین بکە نەوتی بکڕێ ئێستا جواب بەرەو زستان دەڕۆین کەچی ینی کەم کەس نەوتی وەرگرتووە ئەم دەتوانم برێم ئەوە چەند سارە نەوتم وەرنەگرتووە نەک برێ هەر ئەو سار و پار و پێرار بۆ خۆتان دەزان چێ نەوتی وەرگرتووە ئێستاش نەوتێک کە تەوزیع دەکرێت لە بەغدا و ئەوانە سعری ئێستادانراوە دەینێرن بە 30,000 بەڕاستی زۆر شتێکی باشە بەڵام کە دەگاتە کوردستان لە سەتی بەرەو پشتەوە دەڕوە معنای وایە هەروەشی ئەوەیە قەدیم کە بەگران دەمان کڕی هیچ فەرقێکی وای نییە بەڕاستی خەڵک زۆر مەقدورە لەلایەن نەوتی بەڕاستی ئەرە وەڵی یعنی هەتا ئەنی چەندی باس بکەین نەوت وەختە برم ناوی نەوتی مەهەلە بیر چوو بۆ ئەو حکومەتی عێراقەوە باسی نەوتی کردکەوتی نەوتی دەدەین و ئەوان ئەگەنا چێ نای نەوتی هەردێنا تەمان جیاوازی زۆرە هەموو کەس ناتوانانی کابراایەک کرێتی بی ئیشەشی وهای لە بەردەستی نەبی ینی بەس خۆ بڕۆی هەبی کو پێی دەکرێت بە سەد و قسووری نەفتی بکڕی نرخەکەی وها بۆشی حکوومەتی عێراقی بی هەلێک لە یەک وڵات دەژین معقولە لەوێ بە 30,000 بی لێرە بە 100 سووری هیچ معقول نییە 4 ساڵ نەوت کووە کوڕە نەوت کووە بابە نەوت بۆ ئێمە نییە مستاخ سێسەوە نەوەڵان نییە لەکوێ بچێنی نەوت پارە کوامانە هیچیانێڵە نەبەخۆیان نێڵەکە ناوەڵە ناتوانێت 50,000 بێ پارە کووە ماشەکەی جوانە دێراق حکوومەت ئەمانە حکوومەت نییە حکوومەت نییە بابە مافیات